همو لایکتان بخیر بین زور بخیر بین سرچاو زور سپاستان دکم که لو بارانه ماوەیەکی درێژە تحملتان کردووە و هەمووتان لە ڕێگەی دوورەوە هاتوون لە شوێنەکانی تر لە سلەیمانی هەڵابجا ڕانیا قەڵاتزێ گەرمیان هەموو ئەو شوێنانە هەموو لایەکتان بەخێر بێن لە بیرم دێ سلێمانی کە دارولمولکی بابان بوو نە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی عالی عوسمان بوو خەڵکی خۆشەویستی سلێمانی جەماوەری وەرە بەرزی پارتی لە سنووری سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین و گەرمیان ئامادەبوانی بەڕێز کوردستانیانی خۆشەویست ئەوانەی لە هەر کوێ بن تەماشای دەکەنیان گوێیان لێ دەبێت سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش بەڵێ تاژیان بەردەوام بێن سلێمانی هەر دارولمولکی بابانە و هەر مەحکومی ئیرادەی خەڵکی هوشیار و تێکۆشەر و کوردپەروەری شارەکەیەتی زۆر خوشحاڵم کە لە شاری هەڵمەت و قوربانی لەگەڵ ئێوە لە پایتەختی ڕۆشنبیری کوردستانم لە شاری بەشێکی زۆر لە شەهیدە قارەمانەکانی پارتی دیموکراتی کوردستان بە ئێوە شاد دەبن بەخێر جوامێری خەڵکی سلێمانی لەگەڵ بارزانی نەمر و بارزانیە دواخراوەکان خەباتی دامەزرێرەنانی پارتی لە سلێمانی خۆڕاگری پارتیەکانی سلێمانی قارەمانەتی مەفرەزەکانی پارتی لە ناو گەڕەکەکانی سلێمانی لە شۆڕشی ئەیلول و گوڵاندا خوێنی شەهیدە سلێمانیەکانی پارتی سلێمانی و پارتیان بۆ هەتایە بە یەکتر بەستۆتەوە بۆیە ئێمەش ئەمڕۆ لێرەین و لە داهاتوش لە سلێمانی و لەم سنوورە بە هێزێکی زۆرەوە بە پشتیوانی ئەم خۆڕاگرانە دەمێنینەوە جەنابی سەرۆک بارزانی ئەیلولی ساڵی 2013 لێرە لە بەردەم ئێوەدا فەرمووی ئێمە بە ڕۆح قەرزاری سلێمانین بەڕاستیش هەروایە ئێمە بە ڕۆح ئیجازە بدەن ئێمە لە خانەوادەی بارزان شێخی گەورەمان جەنابی شێخ ئەحمەدی بارزان وا فێری کردوین کە هەمیشە ڕێز لە سلێمانی بگرین و هەمیشە سلێمانیمان خۆش بوێت هەر لەبەر ئەوەش بوو کاتی شۆڕشی شێخ مەحموودی نەمردا بارزانی نەمر لەگەڵ ژمارەیەک پێشمەرگە بارزانیەکان لەلایەن جەنابی شێخەوە ڕاست پێدران تاکو یارمەتی جەنابی شێخ مەحموود بدەن چلەکانی سەدەی ڕابردوو کە بارزانی نەمر و کۆمەڵێک شۆڕشگێڕی بارزان دوور خرابوونەوە بۆ سلێمانی خەڵکی سلێمانی لەو کاتەدا لە دەمی خۆیان دەگرتەوە و دەیاندا ئەوان دواتریش هەر بە یارمەتی خەڵکی خۆشەویستی ئەم شارە بارزانی نەمر لە سلێمانی دەرباز کرا و گەیشتەوە بارزان و لەوێ شۆڕشی کوردی جارێکی تر هەڵسەنگاندەوە بۆیە تێکەڵاوی خانەوادەی بارزان لەگەڵ خانەوادەی گەورەکانی سلێمانی زۆر کۆنە و هەمیشە بەردەوام دەبێت و ئێستاش بەردەوامە و هەر بەو شێوەیەش دەمێنێتەوە ئامادەبوانی خۆشەویست خەڵکی بەڕێزی سلێمانی ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراقین دەبێ باسی بارودۆخی عێراق و پەیوەندی کوردستان و عێراق بکەم بەڵام بەڕاستی بە دەرفەتی دەزانم لێرە بەڕاشکاوی قسە لەسەر هەندێک خاڵ بکەم کە پەیوەندیان
بە پارتی و بە سلێمانی و بەو ئێرهابە فکریە و سیاسەتەوە هەیە کە لەلایەن هەندێک کەس و لایەن دژی پارتی لەم شارەدا دەکرێت. ئێرهابی فکری لەسەر پارتی لە شارێکدا دەکرێت کە بەشێکی زێڕینی مێژووی پارتی دیموکراتی کوردستانی نووسیوە. جەماوەری خۆشەویستی پارتی لە سلێمانی، هەڵەبجە، هەورامان، شارە زوور، شارباژێر، گەرمیان، قەڵادزێ، پشدەر و بێتوێن. بەڕاستی با پێتان بڵێم ئەگەر ئێمە یەک جار پارتی بین ئێوە دوو جار پارتی. ئەگەر ئێمە وەفاداری پارتی بین ئێوە لە ئێمە وەفادارترن بۆ پارتی و بۆ ڕێبازی بارزانی. ئێوە وەفادارترن چونکە ئێوە لە ناو ئێرهابی فکری سیستەماتیکدان کە لەم دەبەرەدا دژی پارتی دەکرێتن. بۆیە دەمەوێ لەم ڕۆژەدا بە ناوی جەنابی سەرۆک بارزانی و سەرکردایەتی پارتیەوە پێتان بڵێم سوپاس و ئافەرین بۆ خۆڕاگریتان. لە هەمان کاتدا مژدەی ئەوەتان پێدەدەم کە ئەم ئێرهابە فکریە لە لێواری لە ناوچووندایە و لە ناو دەچێتن. ئێوەش خۆشەویستان و تێکۆشەران و ڕێبوارانی ڕێگەی بارزانی و پارتی بە سەربەرزی و بە سەرفرازی دەمێنێنەوە. بە هەموو کادران، لایەنگران، خێزانە پارتی و خانەوادە گەورەکانی سلێمانی دەڵێم لەو ماوەیەدا هێزێکی زیاتر بدەن بە خۆتان بۆ ئەوەی بە تەواوەتی ئەو ئێرهابە فکریە لە ناو گۆڕ بنێن تاک و گەشببینی و یەکگرتوویی و ئارامی و خۆشی بۆ تەواوی سنووری سلێمانی بگەڕێتەوە. ئەوان وا دەزانن سلەیمانی شاری پۆپیلیزم و شەعبەویە. ئەوان وا دەزانن سلێمانی حەزی لە ژاژەوەی حزبیە. ئەوانە بۆ مەرامی سیاسی و ململانەی حزبی خۆشیان نەهێشتووە و ژیانیان لەم شارە تاڵ کردووە. ئەوانە وا دەزانن سلێمانی حەزی لە زمان و گوتاری سیاسی زەبرە. ئەوانە هەوڵیان داوە سلێمانی لە کوردستان جا بکەنەوە. ئەوانەی وا دەزانن سلێمانی دەیەوێ بێدەنگ بێ بەرامبەر بە دەسەڵاتداری غەیرە کوردی و هوند بێ بەرامبەر دەسەڵاتی کوردستان. ئەوانە ڕێز لە قوربانیانی خەڵکی سلێمانی ناگرن و شارەزای خەڵک و مێژووی خەباتی ئەم دەبەرەنین. بەڕێزان، سلێمانی مەڵبەندی خەباتی ئازادی نیشتیمانی و نەتەوەی کورد بووە. هەر بۆیەش مەڵبەندی پارتی بووە. پارتی کە ئاڵای ئازادی کوردستانی هەڵگرتووە و پێشمەرگەکانی پارتی ڕێگەیان نەدا قەوارەی کوردستان و دەستکەوتەکانی ڕاپەڕین لەناو بچن. لەبەر ئەوەیە چونکە بەشێکی خوێنی پارتی لە خوێنی ڕەسەنی سلێمانیە. خۆشەویستان، بەڕێزان، هەرگیز ڕای نوخبەی سیاسی سارد و سڕ بەرامبەر بە ئامانج و پرسەنەتەوایەکان ڕەئی خەڵکی سلێمانی نەبووە. نە ئێمە و نە هیچ کوردێکیش لە کوردستان بەو چاوە سەیری سلێمانی ناکات. پارتی و خەڵکی سلێمانی هاوبیرن لە بڕوابوون و قوربانیدان بۆ سەربەخۆیی. هەر لەبەر ئەوەشە چاوەڕێین ئەم جارە خەڵکی سلێمانی زیاتر لە هەموو جارێک دەنگ بە لیستی 184 پارتی دیموکراتی کوردستان بدات.
پارتی جارێکی دیکە لە 4 ساڵی ڕابردوو سەلماندوویەتی کە بۆ مافەکانی گەلی کوردستان لە بەغدایە نەک بۆ پلە و پایە و پۆست تەنانەت لە پێناو یەک ڕیزیدا کە مەرجی سەرکەوتنمانە بۆ لایەنەکانی تر دەستیشمان لە پۆستەکانمان بەردا ئەو کاتەش کە زانیمان دژایەتیکردنی مافەکانی کورد هەموو مادە دەستوریەکانی تێپەڕاندووە پۆستە بەتاڵبووەکانیشمان لە بەغدا پڕ نەکردووە چونکە ئامانجی ئێمە لە بەغدا پاراستنی مافە دەستوریەکانی گەلی کوردستانە نەک دانیشتن لەسەر کورسیەکان خەڵکی خۆشەویستی سلێمانی من نەهاتووم گوتاری حەماسیتان بۆ بخوێنمەوە هاتووم پێتان بڵێ نەمان ویستووە و نامانەوێت وا تێبگەن ئێمە تەنیا ئاڵا و بارەگای پارتیمان هێناوە و دەیهێنین بۆ پارێزگاری سلێمانی ئێمە تێڕوانینمان بۆ سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین هەمان ئەو تێڕوانینە و بیرکردنەوەیە کە بۆ هەولێر و دهۆک و هەموو ناوچەکانی کوردستان هەمانە پشتگیریتان لە پارتی دەرفەتی زیاترمان بۆ دەڕەخسێنێت کە چ لە بەغدا و چ لە کوردستان خزمەتی زیاتری ئەم سنوورە بکەین ئێمە ویستومانە و هەوڵمان داوە وەک هەولێر و دهۆک ئاوەدانی زیاتر و پێشکەوتنی زیاتر بۆ سلێمانی و تەواوی ئەو سنوورە بەدی بهێنین ئێمە بۆ سلێمانی و ئەم سنوورە بە هەموو توانایەکەوە پاڵ پشت بووین بۆ هەر پرۆژەیەک لە هەموو بوارەکانی زانستی گەشتیاری تەندروستی خزمەتگوزاری و هەموو بوارەکانی تردا ئەگەر مۆڵێک لە هەولێر کرا بێتەوە هەوڵمان داوە و بەرهێنەرەکانمان هانداوە بۆ ئەوەی لە سلێمانیش ئەو کارە بکەن تاکو دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجانی سلێمانی فراهەم ببێتن و گەشتیاری زیاتر بۆ سلێمانی بێت ئەگەر پرۆژەیەکی گەشتیاری لە سلێمانی کرا بێتەوە هێندەی بۆمان کراوە قەرزمان بەو پرۆژەیە داوە لە بەرخاتری خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی ئەگەر زانکۆیەک لە سلێمانی کراوەتەوە بۆ پێشکەوتنی خوێندنی گەنجانی سلێمانی بوو بێت یارمەتیمان داوە هەر پرۆژەیەک بۆ خزمەتی خەڵکی سلێمانی بوو بێ بەبێ بازکردنی هاوکاری ڕاستە ئێمە دەستهەڵات نەبووین لە سلێمانی بەڵام بە ئەرکی خۆمانمان زانیوە کە خزمەتی سلێمانی بکەین خۆشەویستان ڕاستە ئێمە باسمان نەکردووە و چەندین ساڵیشە نەمان ویستووە باسی بکەین چونکە ئەمە ئەرکی ئێمە بووە بەڵام لەم بانگەشەیەدا کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە کەچی هەندێک کەس و لایەن بە عەمدی بۆ هێڕشکردنە سەر پارتی بەکاری دەهێنن و هەر لە سەرەتاوە وا نیشان دەدەن وەک ئەوەی بۆ پەرلەمانی کوردستان بێت ئەو چەواشەکاریەی هەندێ بەرپرسی حزبەکانی تر لە سلێمانی دەیکەن بۆ فرێدانی شکستەکانی خۆیان بۆ سەرشانی پارتی دموکراتی کوردستان وامان لێ دەکات ئەمڕۆ بە ناوی ئەم مەجلسەوە بە ناوی ئێوەی خۆشەویستە پێیان بڵێن ئیتر بەسە بەڵێ بەڕێزان هەرگیز هاوکێشە حزبیەکان و ئەو ئێرهابە فکریەی لە دژی پارتی هەبووە دەرفەتیان بە پارتی نەداوە وەک ئەوەی لە بیر و هزرماندایە خزمەتی ئەم دەبەرە بکەین
سلێمانی بودجەی جیای خۆی لە حکوومەت هەبووە. ئیدارەی شارەکە و ئەو حزبانە بەرپرسیار بوون کە خزمەتگوزاری و پرۆژەکانی سلێمانی و کە دەستهەڵاتیان لەم شارە هەبووە و کورسی زیاتریان هەبووە. ئەوانە مەسئول بوون، نەک پارتی دیموکراتی کوردستان. بەڵام بەداخەوە زۆر جار دەبینین بۆ ڕاکردن لە بەرپرسیارەتی و بۆ فرێدانی ئەو شکستانە هەموو جار باس لەوە دەکەن کە هەرچی کەم و کۆڕی هەیە خەتای پارتیە. ئەوە دوورە لە ڕاستی و بە هیچ شێوەیەکیش ڕاست نییە. ڕاکردن لە بەرپرسیارەتی و فرێدانی بۆ سەر ئەستۆی پارتی بەشێک بووە لەو چاواشەکاریەی بەرامبەر بە خەڵکی خۆشەویستی سلێمانی کراوە. بەشێک بووە لە ڕێگەکانی ئەو ئێرهابە فکریەی کە دژی پارتی کراوە. بەڵام ئەمڕۆ خەڵکی سلێمانی خۆیان پێیان دەڵێن بەسە شەواشەکاری و تەسلیم بوون بە دەرەوە و نامانەوێ دووبەرەکی ناوخۆیی دروست ببێتن. ئەوانەی هەموو کەم و کورتیەکانی سلێمانی دەخەنە مل پارتیەوە لای خەڵکی سلێمانی قسەکانیان تەواو سواون. لای گەنجانی وشیاری سلێمانی ئەو قسانەیان ڕۆژ بە ڕۆژ بێماناتر و بەتاڵترن. ئێستا زۆر لە گەنجانی سلێمانی دەزانن کە هەندێ حزب شەڕ بە سلێمانی دەکەن، بەڵام ئێمە دەمانەوێ شەڕ بۆ سلێمانی بکەین. بەڵێ ئەوان شەڕ بۆ سلێمانی ناکەن، شەڕ بە سلێمانی دەکەن. سلێمانی جوانە دەبێت جوانتر بکرێ. سلێمانی شارێکی ئاوەدانە دەبێت باشتر ئاوەدان بکرێ و کار و بازاری زیاتر ببژێتەوە. دەرفەتی کار و چالاکی هونەری و ئەدەبی زیاتر بۆ گەنجانی داهێنەری سلێمانی بڕەخسێت. شانازی ئەوەمان پێبراوە کە شاری هەڵەبجەی شەهید و ڕەمزی مەڵزومیەتی گەلی کوردمان کرد بە پارێزگا. بۆ ئەمە کارێکی زۆرمان لە بەغدا کرد. لە داهاتووشدا هەموو هەوڵمان بۆ ئەوە دەبێت کە هەموو ماف و شایستەکانی هەڵەبجە وەک هەر پارێزگایەکی تر دەستەبەر بکرێت. هەروەها هەموو هەوڵێک دەدەین قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال لە هەموو ڕوویەکەوە قەرەبوو بکرێن. لە کەدادگای فدرالی تاوانەکان لە عێراق بە بڕیارێک هەردوو کێسی هەڵەبجە و ئەنفالیان بە جینوسان ناساندووە. ئێمە شانازی دەکەین کە سلێمانیمان کردە پایتەختی ڕۆشنبیری، بەڵام دەمانەوێ بەکردەوە و بە دەستگا و فستیڤاڵی گەورە ئەوە زیاتر بچەسپێنین. نابێ ژیان و پێشکەوتن لە سلێمانی بە ڕکابەری توندی بەردەوامی گروپ و لایەنەکان بخرێتە پەراوێزەوە. ململانەی باڵ و گروپ و حزبەکان بکرێتە باسی ڕۆژانەی خەڵکی سلێمانی و بەردەوام خەڵک پێوەی سەرقاڵ بن. نابێ ئەو ململانەیە تێکەڵی کارە ئیداری و خزمەتگوزاریەکانی حکوومەت بکرێت لە سلێمانی. هەموو ئەوانەی بانگەشەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراقیان قۆستوتەوە بۆ ئەوەی هێرش بکەنە سەر پارتی و جگەلەوە هیچی تریان پێ نییە بۆ شاری سلێمانی. ئێوەش خۆشەویستان و خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی و کوردستان بەگشتی باش دەزانن لەو چەند ساڵەی ڕابردوو دەرکەوتووە کە پارتی لە هەر شوێنێک دەست هەڵاتدار بێت و بەهێز بوو بێت ڕێکخستن و ئیدارە و ئاوەدانی زیاتر لەوێ بووە. بۆیە لەم ڕۆژەدا داواتان لێ دەکەم پشتگیریمان بکەن بۆ ئەوەی مافەکانتان لە هەرێم و لە بەغدا پارێزراوتر بن. لە ئێستادا کە ئیرهابی فکری
بەرامبەر بە پارتی لە سلێمانی بەرەو لاوازبوون و ئینشاءالله بە هیممەتی ئێوە بەرەو لە ناوچوون دەڕوا ئێمە دەمانەوێ بە دەنگی خەڵکی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بە هێزی گەورەوە بگەڕێینەوە بۆ بەغدا و پارێزەری سەرسەختی مافەکانتان بین لەوێ و لە هەموو شوێنێکدا بۆ بەرگریکردن لە مافەکانی گەلی کوردستان بۆ ئیدارەیەکی باش و پرۆژەی گەورە و گەشاوە داوا لە خەڵکی پارێزگای سلێمانی هەڵەبجە و سنووری ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دەکەم لەو هەڵبژاردنانە و لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا دەنگ بە پارتی دموکراتی کوردستان بدەن. خۆشەویستان، سیاسەتی پارتی بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکان لەگەڵ بەغدا بە پێی قۆناغ بریتی بووە لە خۆڕاگری و بەرگریکردن لە خاکی کوردستان، ڕووبوونەوەی پیلانگێرە ناوخۆ و دەرەکیەکان و شکستهێنانی پیلانەکانیان، کردنەوەی دەرگای گفتوگۆ لەگەڵ بەغدا، کردنەوەی دەرگای دیپلۆماسی بە ڕۆی هەرێمی کوردستاندا، دەست پێکردنی چارەسەری کێشەدارایەکان کە لە پێداچوونەوەی سیستەمی پاشەکەوتی موچەدا و لە بەرامبەر هەنگاوەکانی باشتری ژیانی خەڵکی کوردستان هەنگاومان ناوە. بە دڵنیاییەوە پێتان دەڵێن ئەگەر ئەو دەستە ناوخۆیانە نەبووایە کە هەوڵیاندا پێگەی کوردستان لاواز بکەن و بۆ ئەم مەرامە ڕۆژانە هاتوچووی بەغدایان دەکرد، دڵنیا بن هەموو کێشەکان زۆر زووتر و خێراتریش حەلیان بۆ دەدۆزیرەوە. ئامادەبوانی خۆشەویست، کوردستانیانی ئازیز، دوای ڕاپەڕین ئێمە دەستمان بە ئاوەدانکردنەوەی کوردستان کرد لە کاتێکدا هەندێ لایەن متمانەیان بە ئایندەی کوردستان هەر نەما بوو. ئێمە بە پێچەوانەوە بە پرۆژەی گەورە متمانەمان بۆ خەڵکی کوردستان دروست کرد. هەر ئێمەش بووین یەکەم جار بڕیاری پێشکەشکردنی سلفەی هاوسەرگیری و بۆ گەنجان و سلفەی خانوبەرەمان بۆ خەڵکی کوردستان لە کابینەی پێنجەمدا دەرکردووە. ئێمە بووین دەستمان کردووە بە یارمەتیدانی جوتیاران و دانانی نەقشەی استراتیجی بۆ پێشخستنی کشت و کاڵ، هەرچەند ئەو کاتە بە بەراورد لەگەڵ ساڵانی دواتر بودجەی حکوومەت زۆر کەم بوو. بەداخەوە لە کابینەی حوتەمی حکوومەتمان بە زیاتر لە 4 تریلیۆن دینار قەرز وەرگرتەوە. حکوومەتمان بە دەیان هەزار موچەخۆری زیاترەوە وەرگرتەوە کە ئەوەش دواتر بوو بە بارێکی گەورە بەسەر حکوومەتەوە. لەگەڵ ئەوەشدا شانماندایە بەر و بە یارمەتی هاوکارانم لە حکوومەت دەستمان بەڕێخستنەوەی کرد. بەڵام خۆشەویستان، بڕینی بودجە لەلایەن حکوومەتی عێراقەوە، شەڕی داعش کە لەم شەڕەدا هێزەکانی ئێوە ڕۆڵەکانی ئێوە ئەو شەڕەفەیان هەبوو کە لە سەنگەری پێشەوە بوون بۆ بەرگری لە کوردستان. هەر لەم شەڕەدا ئەو سەرۆکەی کە سەرکردایەتی ئەم حزبە دەکاتن لە پێشەوەی بەرەی شەڕ بوو بۆ دیفاع لە کوردستان. شەڕی داعش هاتنی نزیکەی 2 ملیۆن ئاوارە و پەنابەر بۆ هەرێمی کوردستان، دابەزینی یەکجار زۆری نرخی نەوت، هەموو ئەوانە وایان کرد پلان و کاری ڕاستکردنەوەی بارە تێکدراوەکە تا ڕادەیەکی زۆر پەیوەست بێ بەکات. ئەم ساڵ یەکێک لە پرۆژە زۆر گەورەکانی چاکسازیمان ناردۆتە پەرلەمان بە هیوای ئەوەی کە جێبەجێ بکرێتن. بەڕێزان، پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژی دامەزراندنیەوە باوەڕێکی نەگۆڕی بە مافی دیارکردنی چارەی خۆنووسین هەبووە و بۆ نەتەوەی کورد هەبووە.
لسرخاکی ولاتکی لهمان تادا خباتی کردووە کە گەل و کە کورد و گەلی کوردستان بەگشتی ئەو مافایانەی خۆیان بەڕێگەی ئاشتیانە ممارسە بکەن. لەبەر ئەوەش پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵی سەرەکیان هەبوو لە نووسینەوەی دەستوری عێراقدا بۆ ئەوەی عێراق ببێتە وڵاتی پێکەوە ژیانی یەکسان بۆ هەموو پێکهاتەکان، یان ببێتە خاوەن سیستەمێک کە نادادپەروەریەکان بە دایالۆگ و ڕەفراندۆم چارەسەر بکات، نەک بە شەڕ. پاییزی ساڵی ڕابردوو بەڕێزان، پاییزی ساڵی ڕابردوو کەسانێک هەبوون پیلانیان دانابوو، هانی هێزە چەکدارەکانی عێراقیان دەدا هێرش بکەنە سەر هەولێر و دهۆک و قەوارەی دەستوری هەرێمی کوردستان لە ناو بەرن. دەیانویست ئەو هێزانە دەیانویست سلێمانی و ئەو سنوورە لە هەولێر جیا بکەنەوە، دەیانەویست سلێمانی و ئەم سنوورە لە هەولێر و دهۆک دابڕن و دوو ئیدارەیی دروست بکەن. بەڵام خۆشەویستان، هەر بەڕێزان، ڕۆڵەکانی ئێوە پێشمەرگەکانی ئێوە لە پردێ و لە سەحێلا یەکدەنگی بە یەکدەنگی گەلی کوردستان لە دژی ئەو پلانە ڕاوەستانەوە. ئەگەر ئەو بەرگریەی هێزەکانی پارتی لە سەحێلا و لە پردێ نەبوایە معلوم نەدەبوو مەسیری کوردستان چۆن دەبێت ئەمڕۆ. ئەو شەرەفی بەرگریکردن لە کوردستان بۆ ئێوە، بۆ پێشمەرگەکانی ئێوە، بۆ پارتەکەی ئێوە، بۆ سەرۆکی ئێوە دەگەڕێتەوە. خەڵکی خۆشەویستی سلێمانی، پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی پڕشنگداری لە بزوتنەوەی دیموکراسی لە عێراقدا هەیە. هەر کاتێک زەمینەی بەشداری سیاسی بۆ پارتی هەبوو بێت، پارتی ڕۆڵێکی گەورەی دیموکراسیانە و ئاشتیانەی لە عێراق گێڕاوە. ئێستاش دەمانەوێ کار بۆ ئارامی عێراق و هەموو ناوچەکە بکەین، چونکە بەرژەوەردی کوردستان لە ئاشتیدایە، نەک لە شەڕ و نەک لە نائارامی. لەبەر ئەوە ئێستاش لایەنە عێراقیەکان وەک لایەنێکی سەرەکی بۆ داهاتوو تەماشای پارتی دیموکراتی کوردستان و دەکەن و قسەی لەگەڵ دەکەن. خۆشەویستان، وێڕای هەموو ئەو پلانانەی لەلایەن هەندێک کەس و لایەنی ناوخۆیەوە دژی پارتی ئەنجام دران، ئێمە داوا دەکەین دوای هەڵبژاردنەکانی عێراق پێکەوە و بە یەکگرتووی دابنیشین و پێکەوە گفتوگۆ لەگەڵ لایەنە براوە عەرەبیەکانی عێراق بکەین. بارودۆخی عێراق سەختە، لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بەگشتی پێویستە ئێمە لە عێراقدا یەکگرتوو بین. جارێکی تر دەمەوێ من بە خێرهاتنی هەموو لایەکتان بکەم بۆ پاراستنی مافەکانتان، بۆ ئارامی و سەقامگیری، بۆ ئاوەدانی و پێشکەوتن، بۆ دەستکەوتی زیاتر بۆ کوردستان. ئێوەش لەگەڵ خەڵکی کوردستان ڕۆژی دەنگدان دەنگ بدەن بە لیستی 184 لیستی پارتی دیموکراتی کوردستان. دڵنیام لەوەی ئێوە بەسەر بەرزی دەمێنێنەوە، دڵنیام لەوەی ئەو ئێرهابە فکریەی کە بە شێوەیەکی سیستەماتیک لەم دەڤەرە دژی پارتی دەکرێ بە هیممەت و بە پشتیوانی ئێوە ئەو لە گۆڕی دەنین ئەو ئێرهابە فکریە. ڕۆژی دەنگدان ئەم هەواڵانەی کە لێرە ڕاوەستاون لیستی پارتی دیموکراتی کوردستانن، هەموویان پێتان دەڵێن ئاوە لێرە هەموویان ڕاوەستاون، لە بیرتان نەچن، لە پشتەوە ڕاوەستاون، ئەوە لە پشت ئێمەن. ئەوانە
نوێنەری ڕاستەقینەی ئێوە دەبن دەچنە بەغدا مەبەستیان لە چوون بۆ بەغدا بۆ بەرگریکردنە لە مافەکانی ئێوە هیوادارم ئەو ڕۆژە زۆر بە جددی هەمووتان پێکەوە بچن بەرەو سندوقی دەنگدان و دەنگ بە لیستی پارتی دیموکراتی کوردستان بدەن و ئینشاءالله بەخۆشی دەتان بینینەوە بەهێز و گۆڕێکی تینەوە لە هەڵبژاردنەکانی تری کوردستان هەموو لایەکتان بەخێر بێن بەسەر چاو. ئەی بارزانی لەگەڵ تاین چۆن هەر بژیر